سڵاو بەڕێزان گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیهانتان لە سەتای ساڵی نوێدا بۆ دەخەمە ڕوو لە ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی دەست پێ دەکەین کە باز لە پێکدادان و ئۆپەراسیۆنە سەربازیەکانی سوپای تورکیا کراوە بە ڕوبەڕووبوونەوەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە باکووری کوردستان. ڕۆژنامەکە ئاماژەی بۆ داوەکە پێکدادانەکان وای کردووە زۆرێک لە ناوچەکانی باکووری کوردستان ببنە ناوچەی ڕوبەڕووبوونەوە و جەنگ و سەدان هەزار هاوڵاتی مەدەنی ئاوارە ببن. ڕۆژنامە ئەمریکیەکە نووسی وشێتی دۆخی ئێستای باکوور بەراورد بە 2 دەی ڕابردوو لە مەترسیدارترین دۆخدایە. لە ڕۆژنامەی حوڕیەت دەیلی نووزی تورکیش بڵاوکراوەتەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ڕایگەیاند جەنگی تورکیا دژی پەکەکە لە ساڵی 2016دا بە سووربوونەوە ئەنجام دەدرێت. ئەردۆغان ڕایگەیاند تا ئێستا 3100 چەکداریان کوشتووە بە گوتەی خۆی. ئەردۆغان لە پەیامی ساڵی نوێدا ڕایگەیاند کۆماری تورکیا توانە و ئیرادەی جدی هەیە بۆ سەرکەوتن بەسەر ڕێکخراوە جوداخوازەکاندا. هێز ئەمنیەکانی ئێمە بەردەوام دەبن لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستان لە چیا و شارەکاندا وەک خۆی دەڵێت واتە وەک ئەردۆغان دەڵێت. لە ماڵپەڕی دەیلی نووزیش بڵاوکراوەتەوە BBC ڕایگەیاندووە ماڵپەڕی سەرەکی هەواڵەکانی بۆ هێرشی ئەلکترۆنیەوە بۆ ماوەیەک وەستاوە. ڕۆژی پێنجشەممە بۆ ماوەی 3 کاتژمێر ماڵپەڕی سەرەکی هەواڵەکانی BBC بۆ ماوەیەک وەستا. ئەو بەکارهێنانەی لەو ماوەیەدا سەردانی ماڵپەڕەکەیان دەکرد پەیامی ئەوەیان پێدەگەشت کە ماڵپەڕەکە کێشەی تەکنیکی هەیە. لە دواتردا BBC داوای لێبوردنی کردو بەپێی هەواڵێک لە ماڵپەڕەکەدا بڵاوکراوەتەوە بەهۆی هێرشێکی ئەلکترۆنیەوە ماڵپەڕەکەیان لە کار کەوتووە یاخود وەستاوە. لە N24 ئەڵمانیش بڵاوکراوەتەوە لە ئەرجەنتین پاشماوی بەردینی ئاژەڵێکی چاخی بەفرین دۆزرایەوە. ماڵپەڕەکە بڵاوی کردوتەوە کە لە ئەرجەنتین لە شارۆچکەی کارلۆس کە 40 کیلۆمەتر لە بۆینس ئایرسی پایتەختەوە دوورە جوتیارێک لە کاتی پیاسەکردنیدا پاشماوەیەکی بەردینی دۆزیوەتەوە. کاتێک جوتیارەکە خاکی دەور و پشتی ئەو تەنەی هەڵداوەتەوە تووشی سەرسوورمان بووە چونکە پێی وابووە هێلکەیەکی دایناسۆری دۆزیوەتەوە. بەڵام پاش ئاگادارکردنەوەی لایەنە پەیوەنددارەکان و ئەنجامدانی پشکنین دەرکەوت کە تەنی ئاژەڵێکی زۆر دەگمەنە کە پێش هەزاران ساڵ ژیاوە و دەگەڕێتەوە بۆ چاخی بەفرین. تەنە دۆزراوەکە 1 مەتر درێژە و مێژووی دەگەڕێتەوە بۆ 10,000 ساڵ لەمەوبەر. بەرگەی ڕۆژنامەکانی پێشکەشکردن کاتێکی خۆش.